وڵا بێگومانە بێ کۆتایی پێبێنێت چونکە خەڵک لەوە زیاتری تر ناتوانێت تەحملکە هەموو ئیشتێک وەساوە بازار وەساوە ئیش وەساوە ئەو تا من ئیش تەکسیەکەم ئیش نییە جارێ بە ساعتە سۆڕێتەوە نەفرێکی دەست ناکەوێت ناتوانیت بەڕاستی قورسە لەم مۆسایە قورسە نابێتتر حکومەتیش لەوە زیاتر کەم تەخەمێت بەرامبەر میلەتەکەی ئیتر حەق بە میلەتە بە فەرمانبەرانە بە مامۆستایانە بە خانەنشینانە بە کەسوکاری شەیدە چیان لە کەسوکاری شەید کردووە ئەنی بەڕاستی هەمان مەفەوتانوە موچەوای لەو خەڵکە کردووە عنی کەسایەتیشیان تیانە ماوە ئیتر تا با کۆتایی بێت کووە مۆزوعاگە 120 میلیارەکان نێرن ئەوڵێ پارەکە گەشتە سە حساباتە ئەوڵێ هەیە ئەوڵێنی یعنی ئەم دەستەکە یۆمان 11 و 12 خوراوە یەکیش خورا یعنی معقول نییە کەسێک نییە کە هینکە بۆ ڕۆژاوا ئەتوانن ئەو مزاهرەیە ئەو ڕێپیانەکە خۆ من کوردم ژنە شەید یەکەم بەڵام بۆچی ئەی بۆ موچە کەس قسە ناکە ژیانی سەرەکی ئەو خەڵکەیە یعنی بەڕاستی ئەوەی موچەکە بە موچە ئەژی کرێخانووە کارەبا ئەوە خۆتان نەزانن کارەبا لەم کاتەیە زیایی کردووە کۆمەڵێت معاناتی تری هەیە دکتۆری هەیە یعنی ناتوانێت کەسێک گێتە ماڵەکە بەدڵ پێی بڵێ بمێنەرەوە بۆ لەبەرەوەی توانای نییە گەر ئەوە موچەکە بەردەوام بێت خەڵگاوە ڕسوا بێ خەڵگاوە بێتاقەتە بێ هەمێڵی خۆڵی مردوو کراوە بەسەرە بۆ هەمی خەتای میلەتەکەی کە هەڵناسێ خەتای حکومەتەیە کە ناتوانێت بتوانێت بژێوی ژیانی و خەڵکە دابین کات بەرە وەڵڵا پێویستە ئەگەر ئەو بینێرێ مەجبورە ئەبێ دەست پێشخەرکە دەست پێشخەر بێت لەبەرەوەی بینێرێ موچەکە کە دەست پێشخەر نەبێ ناینێرێ بە قوربانی